ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر 2 پێشکەش دەکەین. ئەندامانی کۆمیتەی بەڕێوەبەری ناوەندی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی باشێوەیەکی نایاسایی لە ناوەندی گشتی دەم پارتی لە ئەنکەرە کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا هاوسەرۆکانی گشتی تۆلای حاتم قوڵاری و تونجەر باقیرخان سەرۆکایەتی دەکەن و بڕیارە ڕاوەستە لەسەر پێشهاتەکانی ڕۆژهەڵاتی ناوین و تورکیا بکرێت. تەوەری سەرەکی کۆبوونەوەکە گفتوگۆی لەسەر بانگەوازەکەی ڕێبەرۆ جەلان و مەراسمی چەک سووتاندنی گروپی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و هەروە پەیوەست بە مەراسمەکە سەرنج دەخرێتە سەر ئەو ڕۆڵەی دەکەوێتە سەر پەرلەمانی تورکیا و باسیش لە ئەرکی پەرلەمان دەکرێت بۆ پێکهێنانی کۆمسیۆن. لە کۆبوونەوەکەدا ئەو هەنگاوانەی کە دەبێت بۆ پێشخستنی پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک بنرێ باشێوەیەکی بەرفراوان هەڵدەسەنگێندرێت. هەر لە کۆبوونەوەکەدا تاوتوێی دیدارەکانی شاندی ئیمراڵی دەم پارتیەیش دەکرێت. بڕیارە سبەی ئەندامانی شاندی ئیمراڵی پەروین بۆڵدان و ئۆزگۆر ئۆرۆل و میدحات سانجار لەگەڵ یەڵماز تۆنچی وەزیری داد، هەروەها دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهەپە و ئەحمەد داودۆغڵو سەرۆکی پارتی ئایەندە کۆببنەوە. کۆمیتەی ناوەندی ڕاوەستە لەسەر ئەم کۆبوونەوانەش دەکات. چاوەڕان دەکرێت دواتر وتەبێژی دەم پارتی ئایشە گۆڵدۆغان پەیوەست بە کۆبوونەوە و تەوەرە هەڵسەنگێنراوەکانی کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەنجام بدا. ڕێمی پاگانی سیاسەتمەداری سوئیسی و سەرۆک شارەوانی پێشووی جنێڤ کە یەکێک لە ئەندامانی شاندی ئوروپی بوو کە لە 1 و 2 تەمموزدا لە چوارچێوەی کەمپینی دەمەوێت دیدار لەگەڵ ئۆجەلان بکەم سەردانی تورکیای کردبوو. پێوەست بە سەردانەکەی بۆ تورکیا و هەوڵەکان بۆ چارەسەری پرسی کورد بۆ ئاژانسی ئانەفەدووە. پاگانی لە قسەکانیدا سەرنجی خستە سەر سەردانەکەیان بۆ تورکیا و جەختی لەوە کردەوە کە ئامانجی بنەڕەتیان ئەنجامی دیدار بووە لەگەڵ ڕێبەر ئۆجەلاندا و تا لەو ڕێگەیەوە بتوانێت ڕۆڵی هەبێت لە چارەسەری پرسی کووردا. هەروەها پاگانی لە قسەکانیدا سەرنجی خستە سەر نامەکەی ڕێبەر ئۆجەلان کە بۆ شاندەکەی ناردبوو جەختی کردەوە نامەیەکی مانادار بووە و تێیدا ڕێبەر ئۆجەلان جەختی لە بەردەوامبوونی پرۆسەکە کردوێتەوە. پاگانی هەروەها مەراسمی چەک سووتاندنی گروپی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی بە هەنگاوێکی ئەرێنی و گرنگ ناوزەت کردووتیشی پێویستە لەم بابەتە مرۆڤ زۆر ئاگادار بێت چونکە شەڕ هێشتا کۆتایی پێ نەهاتووە و ڕقێکی گەورەبوونی هەیە و ئەم ڕقەش زۆر بە ئاسانی دەتوانرێت بگۆڕێت بۆ شەڕ و توندوتیژی. دەشڵێت هەر بۆیە پێویستە هەنگاوی سیاسی و یاسایی بنرێت لەبەر ئەوەی کە تاوەکو ئێستا هەنگاوێکی لەو شێوەیە نەنراوە نیگەرانیەکانی من جددیە. ڕێمی پاگانی لەسەر بەرپرسیارەتی کۆمەڵگەی نێونەتەوەی لا پرۆسەکەدا دەدوێت و دەڵێت پێشنیارم کردووە با خاچی سووری نێونەتەوەی و نەتەوەی گرتوەکان و هەروەها سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان کاپبم با نێوەنگێر. ئامانجیشم ئەوە بوو کا پشگیری پرۆسەکە بکەم و بە فەرمیکردنی لا چوارچەوەی یاساییدا لەگەڵ بەرپرسانی نێونەتەوەی و نەتەوەی گرتوەکان واژۆ بکرێت. پاگانی دەڵێت بەڕای من یاسای نێونەتەوەی دەتوانێت چوارچێوەیەک بێت بۆ پرۆسی ئاشتی و دەبێت ئەردۆگانیش ڕێگە بدات هێزان نێونەتەوەیەکان چاودێری پرۆسەکە بکەن و ببنە نێوەنگیر. پێویستە نێوەنگیریەک لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە دەستنیشان بکرێت و کەسانی شارەزاد دەبێت چاودێری پرۆسێکە بکەن. هەروە دەشڵێت پێویستە پەرلەمان یاسایەک ئامادە بکات بۆ جێبەجێکردنی پرۆسەکە. بە پێی ڕاگەاندراوی فەرماندەی گشتی هێزەکانی ئاسایشی ناوخۆی هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا گروپێک تێرۆریست بەرەبەیانی دوێنێ 14 تەمموز لە شاری تەبقا هێرشیان کردوتە سەر دووخاڵی هێزەکانی ئاسایشی ناوخۆ و لە ئەنجامی هێرشەکەدا 5 ئەندامی هێزەکانی ئاسایشی ناوخۆ بریندار بوون. لە شاری شەدادێش لە دژی گروپێک لە هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە ئەنجامی هێرشێکدا 5 ئەندام شەهید بوون. لە ڕاگەیاندراوەکەی فەرماندەی گشتی هێزەکانی ئاسایشدا هاتووە ئەم کارانە لە دژی هێزەکانمان بە ئامانجی تێکدانی سەقامگیری و دروستکردنی پشێویە و دەڵێن بە مەبەستی ئاشکراکردنی ناسنامەی ئەو گروپە هێرشکەرە و هاوکارانی لێکۆڵینەوەیەکی چڕ لەلایەن هێزەکانمانەوە دەستی پێکردووە. لە کۆتایی ڕاگەیاندراوەکەشدا ئاماژەبەوە کراوە کە هێزەکانی ئاسایشی ناوخۆی هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هیوای زوو چاکبوونەوە بۆ برینداران دەخوازێت و ڕایانگەان بەڵێن دەدەین درێژە پێدەری ڕێگەی شەهیدان دەبین و دەستکەوتەکانی شۆڕش و بەهاکانی گەلەکەمان دەپارێزین.
ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ لەبارەی دۆخی سوێدا ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە و ڕاگەیاندووە هێزە چەکدارەکانی دەسەڵاتی کاتی دیمەشق بەرەبەیانی ئەمڕۆ لە چەند خۆڵێکەوە دەستیان بە پێشڕەوی کردووە بەرەو ناوەندی شاری سوێدا و دەڵێن تا ئێستا لە سنووری ناوچەکە 102 کەس کوژراون. لالایەکی تریشەوە وەزیری بەرگری ئیسرائیل ڕایگەیاندووە سوپای ئیسرائیل دەستەوەستان نابێت بەرامبەر بە کۆمەڵکوژی دەروزیەکان. جاماژەی لە دوو ڕۆژی ڕابردوو لە باکووری شاری سوێدا چەکدارانی عەشرەتە بەدەویەکان گەنجێکی دەروزیان لەسەر ڕێگای سوێدا دیمەشق دەستگیر کردو لە بەرامبەر ئەوەش چەکدارە دەروزیەکان چەند گەنجێکی عەشرەتە بەدەویەکانیان دەستگیر کردو ئەوە بووە هۆی سەرهەڵدانی شەڕ و ئاڵۆزی هێزەکانی دەسەڵاتی کاتی دیمەشق و عەشرەتە بەدەویەکان لا دژی دەروزیەکان. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە ناسنامەی دووگەری لای زەدی ئاشکرا کرد کە لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بوون. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگە نەڕەچەدا هاتووە هاوڕێیانمان ئارین ئارارات و جێگێر قیرانی کارۆڵەی هێژای گەلی ئیزەدیمان و بەشداری تەبگەری ئازادی بووبوون لە هەرێمەکانی پاراستنی میدیا لە کاتی جیاوازدا و لە کاتی ئەنجامدانی تێکۆشانیان شەهید بوون. ڕاشی دەکەێنن بە ڕێز و پێزانینەوە هاوڕێیانمان بە بیردێنینەوە و سەرخۆشی لابنەماڵی هێژای شەهیدان و گەلی زەدی بەرخودێر و گەلی کوردی وڵات پارێز دەکەین. هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە هاوڕێیانمان کە باخواستی پاراستنی دەستکەوتەکانی گەلەکەمان و بە سەرخستنی تێکۆشانی ئازادی تێکۆشانیان دەست پێ کرد لە شنگالەوە هەتا هەرێمەکانی پاراستنی میدیا بەرخۆدانی بێهاوتایان نووسیەوە. دەشڵێن ڕۆڵە قارەمانەکانی گەلی زەدی کە بە فەلسەفەی ئاپۆی پەریان بە خۆیان دابوو بە بەرخۆدانەکانیان لە چیاکانی کوردستان بوونە قارەمان. هەروەها ڕاشی دەگەێنن جارێکی دیکە بەڵێنی خۆمان دووبارە دەکەینەوە میراتی هاوڕێیانمان لا ڕێگەی ئاپۆیدا بە هەنگاوی باوەڕ بەخۆبوونەوە و بێ هیچ دوودڵیەک بەرەو پێشبەرین و وەڕی چرخێنینە سەر قۆناغێکی بەهێزی تێکۆشان و بناغی سەرکەوتن و دەشڵێن لەو باوەڕەداین تێکۆشانی شەهیدانمان لەلایەن هەموو گەنجانی کورد و بە تایبەت گەنجانی ئیزەدی شنگال وەک نمونەیەک وەردەگیرێت. زانیاری لەسەر ناسنامەی شەهیدان بەم شێوەیە خراوە تا ڕەنا قەحتان عەلی بە ناسناوی ئارین ئارارات لا شنگال لەدایک بوو لە کانونی یەکەمی 2021 لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بوو. تاریق زیاد خەلەف بە ناسناوی جێگێر قیرانی لە شنگال لەدایک بوو، ئەویش لە نیسانی 2019 لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بووە. لا 11 تەمووز لە چوارچێوەی بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرۆجەلان گروپێکی گەریلا بەناو ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک کە لە سی گەریلا پێکهاتبوون لە مەراسیمێکی سمبۆلیکدا بە مەبەستی نیشاندانی نیازپاکی بۆ پرۆسەی چارەسەری هەنگاوێکی مێژوویان ناو چێکەکانیان لە ئەشکەوتی جاسەنە لە سنووری پارێزگای سلێمانی سووتان. سەبارەت بە مەراسیمەکە و پرۆسەکە ئەبوو بەکر کاروانی نووسەر و سیاسەتمەدار وەک بەشداربوویەکی مەراسیمەکە دەڵێت سووتاندنی چەکەکان دەرخەری جددیبوونی گەریلایە بۆ پرۆسەکە و هەنگاونانە. با دەوڵەتی تورکیش دەڵێت پێویستە جددی بن و هەروەها جەختیش دەکاتەوە پێشتر لەبەر ئەوەی دەرفەت بۆ خەباتی چەکداری و ئاشتی نەبوو بۆیە کورد پەنای بردەچەر بەر چەک هەڵگرتن. عەبدوڵڵا وەجالان و ڕێبەرایەتی پەکەکە ژەمایان کردووە واتە ئەوەی کردویە کۆتایی ڕێگا نەبوو بەڵکو کۆتایی قۆناغێک بوو لە ڕێگاکە و دەستپێکردی قۆناغێکێتر لە ئەو ڕێگایە. سووتانەکەش کە ڕەموز بوو بۆی کە ئێمە جددین لە کۆتایی هێنان بە قۆناغی ڕابردوو پێویستی ئێوەش بەرامبەرەکان جددی بن. ئێمە جددین لەوەی کاڵین ئاشتی خوازین. هەر کاتی خۆشی لەبەرەوەی کە دەرفەت نەبوو بۆ کاری ئاشتی لە ناوخۆی تورکیایە وەزە بروزەنگی دەوڵەتە بووە نکولی لە کورتە بووە ئێمە ناچاربووین پەنابەرینە بەرچیاکان و چەک هەڵگرین. ئەگەر ئەو دەرفەتە هەبووە و نکولی لە کورد نەبووە و ژیانی سیاسی ئێمە لە خۆ بگورتایە ئێمە ڕەنگا و چەکەمان هەر لە بنڕەتەوە هەڵنەگرتایە. بۆ ئێستا کە دەرفەتێکی لەو جۆرە هاتۆتە پێشەوە جیهان گۆڕاوە و سیستم تێگەیشتووە لەوەی کە توانەوەی کورد ئەستەما و دەرفەتی ئەوە ڕەخساوەکە دیموکراتی جۆرە لە شانسی بەرەو پێشتون و گەورەبوونی لە بەردەما بێ و ئێمەش لە چوارچەوەی سیستەما ئیستیعاب کرین و لە دەستورە دادبناسنامەی کوردیا بندرێ و تێگەیشتنمان فراوان بکەین. هەموو ئەوە ئەخوازە لە ڕاستیە بیرکردنەوەی هاوبەش لە نێوانمانە دروست ببێت.
هەروەها عەلی ئۆرەماری چاودێری سیاسی هەنگاوەکەی پەکەکە بۆ لە ناوبردننی چەک وەک وەڵام دانەوەیەک بۆ بانگەوازەکەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان باکردارێکی ئەرێنی و مێژووی ناو دەبات و جەغ دەکاتەوە ئێستا کاتێتی دەوڵەتی تورکیا باکردەوە هەنگاو بنێت و نیازپاکی خۆی بسەلمێنێت. ولو هرچند گلک چاوری بون کود گوتا برس اردوغانی دا یکسر لیبورینا کاگشتی بیت راگهاندن لیدیسان او گوتار اگر هرچند ناف اینان او لیبورینا گشتی در نکد لی او آماجت ید گوتا روی در کتین دیسان آماجت گلکت ید ارینی بون جوانا جی پیکنانا کمیسیونه که ناف پارلمان ترکیه دا پیکنانا وی کمیسیونه رنگ هم دیگلک بابت دا این زلال کردن بریال سر ایتادان شوانا جی رنگ لیبورینا کاگشتی در کویتن بو همی زندانی سیاسی یعنی کرد اوی کل سر تفگیرا سیاسی کردی هاتنه زندان کردن رنگ دیسان دیگل داجی هنده کمیسیونی دی بینه درست کردن بویر هنده کار بینه درست کردن آیا پاشاروژا فرمانده و گریلان یعنی پکه گده چی بیده و تمام دم دا گوتار گلک تکسی سر رول دم پارتی کرد او تکسی کردن کو او هم آهنگی نابینا دم پارتی گل آگ پارتی گل مهبه دیسان هندک آماجه ید باشن کو قناقت بهجیده دیسان ده رول کردان ترکیه ده رول که بنگهی بیتن رول که اساسی بیتن با پێی زانیاریەکان بەهۆی پێنەدانی موچەکانیانەوە فەرمانگەکانی کارتەی نیشتمانی و پاسپۆرت لە ڕانیە بایکۆتی گشتیان دەست پێ کرد. هاوکات فەرمانگەکانی کارتەی زانیاری لا چەمچەماڵ و ئاقجەلەر و سەنگا و قادرکەرم بایکۆتیان دەست پێ کردووە. جێ ئاماژەیە زیاتر لە 2 مانگە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی هەرێمەوە دابەش نەکراوە و ئەمەش بۆتە هۆی خراپی بارودۆخ و گوزارانی موچەخۆران و هاوڵاتیانی هەرێم. سەرۆکی فراکسیۆنەکانی یەکگرت و ڕەوتی هەڵویست و بزوستنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا پشگیری خۆیان لە خۆپیشاندان و ڕێکارێکی مەدەنی دەربڕی و دەڵێن بەدەمیەوە دەبین و لەسەر پرسی موچە هەر ئەرکێک بکەوێتە سەر شانمان دەرێغی ناکەین. هەر لە کۆنگرەکەدا کە نیوەڕۆی ئەمڕۆ ئەنجامدرا ئەوەشیان خستۆتە ڕوو کە خەریکە شارەکانی هەرێمی کوردستان بەسەر بازگە دەکرێن و هەناسە و داوای هاوڵاتیان ڕێگەی لێدەگیرێت و بافیشە ڕووبەڕووی دەبنەوە و کەب دەکرێت. بۆیە داوا لە هێزە ئەمنیەکان دەکەن ئەرکیان پاراستنی ماڵ و ژیانی خۆپیشاندەران بێت نەک خستنە مەترسی ژیانی هاوڵاتیان. هاوکات ئاماژەیان بۆش کردووە کە دەسەڵاتدارانی هەرێم گەیشتونەتە بنبەست و هیچ چارەسەرێکیان پێ نییە و ماوەی 2 مانگونیوە دەستی با موچەخۆران دەکەن. بۆیە پێیان وایە تەنها ڕێگە چارە ڕێککەوتنی هەرێمە لەگەڵ بەغدا. لە بەشێکی دیکەی کۆنگرەکەدا دەڵێن 2 ساڵ و 7 مانگە حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی بەسەر چووە و ڕۆژبەڕێ دەکات و سزای هاوڵاتیان دەدات و گرێبەستی نایاسایی دەکات و ئەمەش بە تاوان دەزانن دژی هاوڵاتیان و دەنگدەران چونکە حکوومەت نایەوێت پەرلەمانی هەبێت. سوپای ئیسرائیل هێرشی ئاسمانی کردە سەر تانکەکانی حکوومەتی دیمەشق کە بەرەو سوێیدا دەچوون. هێرشەکە پاش شەڕی دژواری نێوان چەکدارە دەروزەکان و هۆزە بەدەویەکان دێت. سوپای ئیسرائیل لەسەر میدیای خۆی پامێکی بڵاو کردوتەوە و هێرشێکی بۆ سەر تانکەکانی سوێیدا پشتڕاست کردوتەوە و ڕایگەاندووە هەبوونی ئەم تانکانە لە باشووری سووریا ڕەنگە ببنە هەڕەشە بۆ سەر دەوڵەتی ئیسرائیل. هەروە ڕاشیانگەاندووە سوپای ئیسرائیل ڕێگە نادا هەڕەشەیەکی سەربازی لە باشووری سووریا دروست ببێت و لەسەر ئەو بناغەیە مامەڵە دەکات. ئەو تانکانەی ئیسرائیل کردیانەتە ئاماج لە نزیک گوندی سامی لە هەرێمی سوێیدا جێگیر کرابوون. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە هەر شاد بن.